بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەی 4 ڕۆژە هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا بەردەوامە هەروە کاردانەوەکانیشی لەبارەی هێرشەکە بەردەوامن و وڵاتانی ئەوروپا و ئەمریکا کۆمەڵەیەک سزایان بەسەر رووسیادا سەپاندووە و پێی ئاماری نەتەوەی یەکگرتووەکان تاکو ئێستا نزیکەی 400,000 هاوڵاتی مەدەنی لە ئۆکرانیا ئاوارە بوون. لە بەرنامەی ئەمڕۆ لە بەشی یەکەم لەگەڵ بەڕێز ئارێس ئەنوەربەک شارەزای بواری سەربازی باز لە جەنگەکە دەکەین هەروە تاکتیکی جەنگەکە و تەوقیتەکەی و کاریگەریەکەی هەروە سەردەکێشێت ئایا بۆ جەنگێکی گەورەتر. لە بەشی دووەمیش لەگەڵ دکتۆر سەردار عەزیز لە سەرەمان پرس درێژە بە گفتوگۆکانمان دەدەین. کاگارێز بەخێر بێن. سوپاس. ئەگەر سەرەتا لە 4 ڕۆژە بڵین شەڕی ئۆکرانیا و رووسیا دەستی پێ کردووە لە تەوقیتی شەڕەکە دەست پێ بکەین بۆچی پۆتین ئەو کاتەی هەڵبژار بڵین 4 ڕۆژ لەمەوبەر دەمێکە بڵێن ئۆکرانیا و رووسیا ناکۆکیان هەیە بۆچی لەم کاتەدا شەڕەکە هەڵگیرسە؟ خۆی لە ئۆپراسیۆنی سەربازیە یەکێک لە شتە گرنگەکان ئەوەیە هەڵبژاردننی کات و شوێنە و هەچ کەسێک مبادەئە بەدەستیەوە بێت ئەو زیاتر علاسا سەرکەوتوترە بێت لە ئۆپراسیۆنی سەربازیە. یعنی هەر کەسێک دەست پێشخەری بکە ئەوە چۆن بڵیت سەرکەوتن زیاتر بۆ ئەوە. عنسوری مباغەتە و مفاجعە زۆر مهمە لە ئۆپراسیۆنی سەربازیە. بۆیە تەوقیتەکە کە هەڵی بژاردووە رووسیا زۆر بە بەرژەوەندی رووسیا بوو لە بیدایەتە، هیچ دە بەرژەوەندی ئۆکرانیا و غەرب و ئەمریکا و ناتۆ نەبوو بەڕاستی. ئێستا ئەگەر دیقەت بیت ئەوان زیاتر کاتیان پێویستە بۆ ڕوبەڕووبوونەوەی لەبەرچی لە بەرژەوەندی رووسیا بوو سەرەتا لەبەرەوەی ئەو تەحدیدی شوێن و کاتی کردووە لە بەرژەوەندی ئەو خۆی هەڵی بژاردووە لەکوێ ڕوبەڕوو ئەبێتەوە و لەکوێ لە چ کاتێکان دەست بە ئۆپراسیۆنەکە هاکە. ئەنی پێشتر خۆی ئامادەکاری بۆ کردووە بەڵێ پێشتر لەسەر ناوچەکان تەحشیدی قواتی کردبوو، هێزی کۆ کردبووەوە، هێزەکانی ئامادە کردبوو، مانۆڕێکی سەربازی لەگەڵ بیلاڕووسیا کرد. ئەمانە هەموو ئاماژە بوون حەجمی ئەو هێزانێکی هێنابێتی جۆری هێزەکانی جۆری ئیحتیمامدانەکانی بە گرنگی ئۆپراسیۆنەکە کە خۆی پۆتینی ڕاستەخۆ سەرپەرشتیە کرد. ئەمانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی کە دەست پێشخەری لە دەستی ئەوایە و ئەو تەحدیدی ئەوەی کردووە لە چ کاتێک و لە شوێنێکە. سەبارەت بە وەرزەکانینی بۆ لایانی شەڕ هەڵبژاردننی وەرزەکە شەر لە بەرژەوەندی خودی ئەو ناوچەیە خۆی بڵێن ئۆکرانیا کاک حەکیمجان ئەو ناوچەیە خۆی بە ناوچەیەکی هەر سارد و شێدار و باراناوی بەفراویە. خۆیان خەڵکی ئەو ناوچانە فێرن، ینی وەکو ناوچەکانی ترنین بەڕاستی لە هەموو مەناخێک و لە هەموو بارودۆخێکە ئەتوانن ئۆپراسیۆنی سەربازی ئەنجام بدەن. بەس وەکو تاکتیکی شەڕەکە چۆن بووە تا ئێستا 4 ڕۆژە رووسیا سەرکەوتوو بووە چووکانێکیان پێشبینەوە بوو لە ماوەیەکی کەمدا ئۆکرانیا دەکەوێت بە بەراورد بە هێزی رووسی و هێزی ئۆکرانی نەخێر سەرکەوتوو نەبووە یاخود دەتوانی بڵین ئەو پێشکەوتنی بەخۆوە نەبینیوە بەڕاستی چکە چاوەڕوان نەکراو بوو بۆ دووهەم هێزی دنیا لە ڕووی ئاستی سەربازی و توانای سەربازی و تەکنەلۆژیای سەربازی و ژمارەوە بەو شێوەیە پێشڕەویەکانی بەرەو پێش نەچێت بەڕاستی لە ماوەی 4 ڕۆژە. باش بەس بۆچی هۆکاری چیەنی ئۆکرانەکان خۆیان توانایی بەرەنگاریان هەیە لە بواری سەربازیە بەهێزن یاخود پەیوەندی بە هاوکاری وڵاتانە لە ڕووی بڵێن لۆجستیەوە بۆ ئۆکران لە ڕووی سەربازیەوە نەخێر مقارنە لە بینی سوپای ئۆکرانیا و رووسیا ناکرێ وەکو مقارنەی ئایا هێزە بەهێزترن یاخود بەهێزتر نین ئەوە شتێکە بەڵام ئەوان بڕیاری بەرگریان ناوە. دوو ئەوەی کە ئەوان باسمان کرد لە پێشە رووسیا خۆی کات و شوێنی هەڵبژاردە بوو ئەمان لە بەرژەوەندیان نەبوو لەو کات و شوێنیان ڕوەڕووی رووسیا ببنەوە چکە تووشی خەسارەت و زیان لێکەوتنێکی زۆرە بوون ئەگەر لەوێ شەڕیان کردە لەسەر چندورەکان و مۆزوعی دیفاعیان لێبایە و ڕوبەڕووی رووسیا بوونەوە بۆیە ئەمان چیان کرد بۆی لە مەسلحەتیان بێ یاخود لە بەرژەوەندیان بێ رووسیان هێنا بەرەو قوڵایی کە رووسیان هێنا بەرەو قوڵایی لەوێ لەو تاکتیکە یاخود لەو استراتیژە ئیسپادەیەکی باشیان کرد. هێزەکانی رووسیا زیاتر گە جەنابەت سەیری بکەی زیاتر بە یەکەی زری پۆش و پیادەی ئالی مەسەن مەشاتی ئالی و ئەوانە زیاتر هجوومەکە ئەمانە جۆرە هێزیەکن مەسەن خەواس و هینی تایبەتی خۆیانیان هەیە مەسەن لەوانە پێویستیان بە ئیکتالە پێویستیان بە پڕکردنەوەی کەم و کورتەکانیان هەیە لە ڕووی تەقەمەنیەوە لە ڕووی سوتەمەنیەوە لە ڕووی هیلاکبوونی تاقمی دەبا بە و ئالیاتەکان ئەمانە وای کرد کە
تۆزێک حرەکەی رووسیا بەڕاستی بەتیتر بێ و ئەوان هێنانن بۆ ناو شارەکان و بۆ ئەو شوێنانەی کە حرەکەی مەجای مناوەرەی قواتی دروع یاخود هێزی زیری پۆش کەمترە لە وەک لە دەشتایی و لە شوێنەکانی دەرەوەی شارەکان بۆیە لەمە لەو استراتیژیە ئەوان سەرکەوتوو بوون بەڕاستی. ئۆکرانیەکان بەڵێ باشە بەس لە هەندێک شوێنەی خۆی هەڕووسەکان لە ئاسمانەوە دابەزین بۆ دەوروبەری کێفی پایتەخت هەندێک بنکەی سەربازی بڵند فڕۆکەکانی سەربازیان کۆنتترۆل نەکردەوە؟ فڕۆکەخانەکانیان کۆنتترۆل کردووە بەڵام ئەوەی کە سیر بوو توانای بەرگری ئاسمانی دیفاعجەوی ئۆکرانی بەڕاستی سەرسوڕێنەر بوو کە ئەمریکیەکان خۆیان سەرسام بوون ئەو زۆر زانیاریان نەبوو کە ئۆکرانیەکان لە توانای ڕوبەڕووبوونەوەی هێزی ئاسمانی و یاخود بەرگری ئاسمانیا ئەوەندە بەتوانا بوون بەڕاستی ئەوەش کاریگەریشی بەهێز بوو بۆ وەستانی ئینزالەکان لە ئاسمانەوە یاخود باش بەزیستە ئاسمانی ئۆکرانە لە ڕووی سەربازیەوە دەستی ئۆکرانەکان خۆیانە یاخود دەستی بڵێن دەستی رووسەکان چونکە ئێستا بڵێن هاتوچۆی فڕۆکەی مەدەنی لەسەر ئاسمانی ئەو وڵاتە نەما وەزۆکو لە ڕۆ سەربازیەکەی کۆنتترۆلی ئاسمانی ئەزانی چۆنە کاک حەکیم خۆی سێ چوار مەرحەلە هەیە لە کۆنتترۆلکردنی ئاسمانەکەیان پێڵێن مووقف جەوی ملائم ئەویکان پێڵێن سەیتەرە جەوی ئەویکان پێڵێن سیادە جەویە یعنی ئەمانە ئێستا تقریبا رووسیا مسەیتەرە بەسەر ئاسمانی ئۆکرانیا بەڵام لەگەڵ ئەوە شامەسەن سیادەی جەوی نیە سیادەی جەوی ئەوەیە کە لە ڕووی لە ئاسمان و لە ئەرزەوە هیچ تەهدیدێ لەسەر فڕۆکەکانی یاخود هێزی ئاسمانی رووسیانە بێ ئەوان تقریبا مسەیتەرن لەبەرەوەی تەفەوقی جەویشیان هەیە تا حدێک نەکرد سەیتەرە لەبەرەوەی بڵێن سەرکەوتوترن بەسەر ئاسمانە یاخود زیاتر زاڵترن بەسەر ئاسمانی ئۆکرانیایە هێزی ئاسمانی ئۆکرانیا زۆر بەهێز نەبوو لە ڕووی ژمارە و لە ڕووی جۆری فڕۆکەکانیان لە چاو ڕووسەکانە. باش ئەی چۆن هاوکاریەکان دەکە مادەم ئێستا فڕۆکە نەبێ ئاسمان بەرزی تا ڕادەیەک بەرز رووسیا کۆنتترۆل ڕۆژانە هەموو وڵاتان ئەوەندە بڕێک هاوکاریمان وەکو هاوکاریەکان بەشیان پێشتر گەیشتە بوون لە ڕێی ئاسمان و لە ڕێی دەریایی ئەوانەوە ئێستا تقریبن لە ڕێ ڕۆمانیا و پۆلۆنیا ئەو وڵاتانەی کە لە وشکانیەوە سنوورن بە ئۆکرانیا زیاتر ئەگات. بە زۆری چەکەکان کە تاکو ئێستا بەکاراتوە لەلایەن ڕووسەکانەوە ئۆکرانەکان شەو چەکی زۆر پێشکەوتون ئەوەی کە لە شەڕەکە بەکاراتوە جۆری چەکەکان وەڵای خۆی بە پێ حەجمەکە هەر چەکێکی تەقلیدیەتە ئێستا دەباباتەوە مەدفەعیە و سەواریخە و تەسەورەکەم لە ئەمڕۆوە ڕووسەکان گورزی کەمەرشکێن و چەکی بەهێزتر و بەتواناتر و تەکنەلۆژیایی بەتواناتر چکە تا ئێستا ئەو پێشڕەوەی کە ویستیانە ناتوانیەوە بەدەسی بێ ئامانجەکان نەگەشتوێتە و درێژبوونەوەی ئۆپراسیۆنەکە لە بەرژەوەندی رووسیانە لەم شەوە بەڕاستی من بۆ خۆم تەوەقعەکەم کە زیاتر چەکی قورس و زیاتر وێران کرد چیە ئەو موشەکانی کە رووسیا و ڕوشەکی بالیستیە مەسەن کۆمەڵێک چەکی ئەوە هەیە کە زۆر وێرانکەرە ئێنە نازانین ئێمە بڵێن تا بە تەحدید ئەو چەکە بەکارێن لەسا بۆ خۆی رووسیا ئیدعای ئەوە کە ئۆکرانیا چەکی خەدەخەکراوی بەکارێنەوە لە باباتی فسفۆڕ و هەندێک چەکی کەکە لە نێودەوڵەتیانە دووەلیان قەدەغەکراوە بەڵام ئەم گورزانی کە ئەم لەم شەوە دەست پێکات وا ئەخوازی ئۆپراسیۆنەکە بەنسبە رووسیاوە بەهێزی گەورەتر و بە توانای سەربازی گەورەتر و بە چەکی قورستر ڕوبەڕووی ئۆکرانیەکان بێتەوە بۆی هیچ نەبێ ئیجباریان کات یاخود ئەوەی کە ئەوێ بیگاتێ بەڕاستی لەم شەوە احتیمال زۆرە ئەگەر مفۆزاتەکان نەگەنە نەتیجەیەک ئۆپراسیۆنەکان بەرەو قورستر بڕوە. باشە بەز وەکو ژماری سەربازەکان دیارە تا ئێستا چەند بەکاراتەوە زۆرە ئەوەی کە ڕووسەکان بەکارێنەوە تقریبا 190,000 سەربازی لەسەر سنوور بوو لە 4 بەشێ بەشی ڕووسەکان بەکاریان هێناوە تاکو ئێستا چکە لە 3-4 محورەوە مەسەن پێشڕەوی کردووە لە محوەری باشوورەوە لە محوەری ڕۆژهەڵاتەوە لە محوەری باکوورەوە کە ئەمانە هەمووی دەستی کردووە پێشڕەوی سێ لەسەر 4 هێزەکەی بەکارێنەوە. توانای سەربازی ئۆکرانیەکان ڕووسەکان هەرگیز بەراورد ناکرێت لە ڕووی بەراوردەوە ناکرێت بەڵام شەڕ مفاجعاتە کاک حەکیم شەڕ مفاجعاتی زۆرتیایە ینی تۆ بیریشت نەچێ مەسەڵەن جگە لەوەی کە ئەمریکا و هاوپەیمانان یاخود ناتۆ لەسەر ئەرز وەکو سەرباز بەشداریان نەکردووە بەڵام لە هێزی شەڕی ئەلکترۆنی و سایبەر و ئەوانە زۆر
هاوکاری ئۆکرانیەکانن. ئەوەش بەشێکە لە ئەویش بەشێکە لە جەنگ بەڵێ ئەویش بەشێکە لە جەنگ و کاریگەری زۆری ماڵپەڕی ئەلکترۆنی نەک ماڵپەڕ مەسەن تۆ ئێستا هەرچی چەک و موشک و چەکی پێشکەوتوو هەیە ئەوانش لە ڕۆی تەکنۆلۆژیا لە ڕێی کۆمپیوتەر و ئەوە بەکارێنرێ لەبەرەوە دەورێکی زۆر کاریگەری لەسەر رووسیا هەیە و هەربەی کە بە تایبەتی بەریتانیەکان و ئەمریکیەکان وای کردووە چەکەکان لە کار بکەون لە کاری ناخا بەڵام تقریبەن ینی کاریگەریشی هەیە. کاریگەرەکە چییە بڵین کاریگەریەکە دواخستنە مەسەن تەنانەت ئەوە گەشەمە نەفەری یەسای پێشکەوتوو سیرکەی سیرەکەی تەسیراتی بە مەجای ئەلکترۆنی و ئەوە هەیە لەوەشا تقریبەن خاوبوونەوەیەک هەیە لە گەیاندنی ئیمداداتەکان بۆ شوێنی خۆی گواستنەوە ئەوە باشە بەزووکو ئەوەی کە لەو یەک دوو ڕۆژە بۆچی رووسیا پرۆسە سەربازەکانی خاو کردبوو ئەگەر خاوی کردبوو کارەکەی هەر لە بیدایەتە رووسیا نەیویست کابلکاری لە ئۆکرانیا ڕووبا یەکەم ئەو ئەیویست حکوومەتی ئۆکرانی لە کیف بشکێنە یاخۆ سقوتی پێ بکە و حکوومەتێکی نزیک لە خۆی یامەوالی بەخۆی دروست بکە و نەی ئەویست گەلی ئۆکرانیا لە خۆی عاجزکە مەسەم کوشتارێکی زۆر و وێرانکاریی زۆر چکە لە ئاخیرا وای نیاز بووکە ئەگەر سەرکەوتوو بێ لە ئۆپراسیۆنە سەربازیە هەربێ خۆشیە ئۆکرانی ئاوادان کردەوە کۆی لە چیچانە بینیمان کاتی خۆی کە ئێستا حکوومەتێکی سەر بە رووسیا خۆی لێتی بۆیە ئەم زیاتر دەستی پاراز ئەگەر دیقەت بین یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ ینی شەڕەکە هەر لە شەڕێکی زۆر ئەوە نەئاچوو لە بینی دوو وڵاتە لە دەرەوەی شار بوو کەمتر ئادافی مەدەنی و بنیای تحتی ئەوانیان کرد بۆ ئامانج بەڵام ئێستا سیرەکەی تەقانەوەی هێڵی غاز قەسفی مەدەنی مەسەن باڵەخانەکان ئەوانە و لەم ڕۆ تەسەور بەڵێ لە دوێنێەوە دەستی پێ کردووە لەم ڕۆ لەواچە قورستریش بێ بەڕاستی باشە بەزۆ کوتوانای سەربازی ئۆکرانیەکان زیانی زۆری بەرکەوت و چکە دەڵێن یەکێک لە ئامانجەکانی ڕووسەکان ئەوەیە کە بڵێن ئۆکران لە چەکدا ماڵ درێت باسیەوەکەن کە زۆربەی منشاتە سەربازیەکانی ئۆکرانیان ینی پەک خستووە بەڵام ئایا مەسەن ئەو مەبەستی لە بنکەیەکی سەربازیە بنکەیەکی موشکی ئۆکرانیا یاخود مەسەن جێشی ئۆکرانی ئیبادە نەبووە بەڕاستی و کوشتارەی لێ نەبووە بۆ شێرچەند ئامادێکی لەوا لە بەردەسانیە کە تۆ احتیمادی بکەیتە سەر بۆ قسەکردن بەزوو ڕووسەکانیش تووشی زیانی زۆر بوون چکان لێک ئامار لەلایەن ئۆکرانیەکانەوە قسەی ئۆکرانیەکان ئالاساس 4,000 کەسیان تا ئێستا زیاتر لێ کوژرا بێت خۆت بۆ کوشارەزایەکی سەربازی پێ دوای ژمارەکان دروست بن یاخود زیادە ڕۆی تێدا لە کاتی جەنگ هیچی نەک پشتڕاستی نەکردوێتەوە بەڕاستی چکە کەسی لێ نییە ینی لەو شوێنانەی کە شەڕ ڕوویاوە خۆ کەس نییە سەرژمێری بکە بەڕاستی رووسیا خۆشی دانی بەوەیان نەناوە تا ئێستا باشە بەزۆکو کۆنتترۆلکردنەوەی شارێکیان ئۆکرانەکان کۆنتترۆلیان کردوێتەوە ینی پێشتر رووسیا داگیری کردەوێت ئێستاوان توانی بوو کشاوەتەوە لێ رووسیا لەوانەیە کشانەوەیکی تەکتیکی بێ بەڕاستی زۆر هین نەبێت کشانەوەی تەکتیکی چی ئەوەیە تۆ مەسەن هێزێ لە شوێنێک وەکو مناوراتێکی سەربازی لە شوێنی چکە بەکارێنی یاخود مەسەن ئەو شوێنە لە بەرژەوەندی نییە ئەو هێزەی تیابێت لە شوێنی چکەوە مەجالەکەیتەوە بۆ هێزێکی کە پێشڕەوی بکەوە پێڵەن زیاتر کشانەوە ئینسحابی تەکتیکی پێڵێن باشە بەزۆکو گرنگی ئۆکرانیا بڵین بۆ رووسیا لە ڕووی ئاساییشە و لە ڕووی ئەمنی قەومیەوە چییە بڵین بۆ خودی رووسیا خۆی مەترسی گەورە لەسەر ئەمنی قەومی و لەسەر جیۆپۆلیتیکی رووسیا منطقەی قەوقاسا لە دوای ئەو منطقەی بەڵقان دەست پێکا کە بیدایەتی سنوورەکەی لەگەڵ رووسیا بە ئۆکرانیا دەست پێکا لەگەڵ بیلاڕوسیا ئێستا تقریبەن رووسیا لەگەڵ بیلاڕوسیا تا حدێک مشکلێکی وایە هەرچەنە ئەویش لە ڕێی ئەگەر بیرت بێ کۆچبەرانەوە زەختێکی زۆریان لە ئەوروپا کرد کە کۆچبەرانیان لە ناردەوە بەڵە کۆچبەرەکانی ئەمە ئەوش جۆرێک بوو لە فشار بۆی بچنە ئیتحادی ئەوروپیەوە لەبەر ئۆکرانیا گرنگیکی تایبەتی خۆی هەیە لە ڕۆژهەڵاتی ئەوروپاوە بۆ رووسیا لە فشار خستنە سەر رووسیا یاخود مەترسی خستنە سەر ئەمنی قەومی رووسی باش بەزی ئین ئێستا ئەمنی قەومی رووسی لە خەتەردا ینی رووسیا و پەرەماری ئۆکرانیادا کاتێک لە بۆچیەوە دەکا بۆ نمونە کاتێک لە خەتەرا بێ کە ئۆکرانیا مەسەن بچێتە حیلفی ناتۆ کە چۆ حیلفی ناتۆوە ئەو کاتە ناتۆ هەموو ئەندامەکانی پابەندە بن بەوەی کە بەرگری لە ئۆکرانیا بکەن و هێز بنێرن و بە هێزی سەربازی و بە هەموو شێوەیەک پشتیوانی لێ بکەن کاتێک مەترسی دروستەکە کە بنکەی موشکی ئەتۆمی و بالیستی ئەوە بەرامبەر رووسیا دامەزرێن و بەرامبەر رووسیا و تهدیدی بخەنە سەر ئەو کاتە ئەم شەڕەش بۆیە رووسیا ناچار بوو کە ئەبێ پەلاماری ئۆکرانیا بە ئۆکرانیا حدێک بۆ ئەو
مەترسی و تەدیداتە دانێت بە ناچاری ئەم هەنگاویدا. باشە بەس خۆی سەکۆی موشکی ناتۆ لە پۆڵەندا نازام لە لیتوانیا و ئیسیوانیا لە بەحرا هەیە لە زۆر جزیرەی کە هەیەیانەوە شتێکە دەمێکە لە سەردەمی شەڕی ساردەوە ئەو بنکە موشکیانە و ئەتۆمیانە هەر وجودیان هەیە بەڕاستی هی ئێستا نیە. باشە بە زووتر لە شوێنی تریش بڵێن جگە لە ئۆکرانیا ئاسایش رووسی مەترسی لەسرە بە دەرەجەی یەک لە قەوقاز بە دەرەجەی وڵاتەکان لە تاجیکستان و مەسەن ئەو منتیقانەی لە مابینی ئێران و رووسیا و مەسەن تورکیا ئەو منتیقانەیە منتقی قەوقازی پێڵێن ئەو مەترسی دارترین خاڵە بۆ سەر ئاسایشی قەومی رووسیا. باش بەس وەکو ناتۆ پێشتر باز لەوە دەکە کە ئەمریکیەکان ناتۆهانی ئۆکرانەکاندا بەس لە ڕووی سەربازی و بە تەنیا جیان هێشتن هانیان نەداوە ئەوان رووسیا بەس پێشتر ورەی خەڵکیاندانە بەزان کەم بۆ ڕۆژێ ئەوان واقع بینانە قسەیان کردیانی ئەوان خۆتە زانی پشتبەستوو بە زانیاری هەواڵگەری و بە مانگی دەستکرد و بەوانە زانیاریان کۆ کردەوە و حەجمی ئەو هێزەی کە رووسیا هێناوێتێ سەر سنوورین کە هێنابووی کە پێش ئۆپراسیۆنەکە خۆی بادیرەیە ینی خوێندنەوەی بۆ ئەکری ئەوانی کە شارە زابن لە بواری استراتیژی و سەربازی ئەزان کە هێزە بۆ شەڕە بۆ این نەهاتۆ بۆ تهدیدێکی بەسیط. بەس بۆچی هاوکاریان نەکردن بە سەربازێکی شتەناوی دەڵێن کە لە حیلفەکەیانین لە حیلفەکەیانین ینی ئەوان لە هاوپەیمانەتی ناتۆیانین لەبەرەوە لە میساقی دەولیە ناتوانن ئەوان هێز بنێرن لەگەڵ رووسیا بیکەن بە شەڕ دوو لە بەرژەوەندی کەس نییە ئەوان تەداخلی ڕاستەوخۆ بکەن ئەگەر ئەمە سەر نەکێشێ بۆ هەنگاوی تری بە دوایە نەیە یاخود تەبعیاتی تری نەبێت لە دوای ئەم شەڕە. بەس بڵێن بۆچی ئەمە پێشتر لە رووسیا بڵێن لە سووریا خۆ ئەو ژەندامی ناتۆنیە و ئەمریکیەکان هاتن بۆ ئەوێ پێشتر سەردەمی کوێت لە کوێتی شەر هەبووایە سەردەمی کوێتە ئەمریکیەکان نەناکاکە دوو شتی جیاوازە سەردەمی سەدام حوسێن و کوێت وڵاتی لەسەر خەریتە سەڕایەوە لکا بە عێراقەوە بوو بە پارێزگای نۆزدەهەمین و ئەگەر بیرتان بێەوە ئەمە جیاوازە ئەندام بوو لە مەجلیسی ئەمن ئەندام بوو لە ئەمەی متحیدا و کوێت بۆ خۆی گرنگیەکی هەبوو لە منتیقەکەیە بۆ ئەمریکا بۆ ئەوروپیەکان و بۆ ئەوە لەبەر ئەمە جیاوازە رووسیا داوای ئەوەی نەکردووە بڵێ من ئۆکرانیا ئەخەمەوە سەر رووسیا نە ئەڵێ ئەم سیستمەی کە ئەم نیزامە ئەم ڕژەمەی کە ئێستا لە حکومدارە لە ئۆکرانیا بەکەڵکی ئێمە ناد ئێمە پێویستمان بەوە هەیە ڕژێمێکی کەیتیا بێت ئەوەی نەکردووە. ئێسبارەت بە ئەوروپیەکان ئۆکرانیا بڵێن ئەندامی چاودێرەوە بزانم لە شێتی ئەوروپای لە ڕووی سەربازی شەوەوان ناتوانن وەکو سەرباز مادام لە هاوپەیمانەتی ناتوانیە نەخێرنا لە مەرحەلەیان ناتوانن مەرحەلەی داهاتوو چیە بێ من نازانین بەڕاستی. بەس هیچ سوودێکی ئێستا بۆ نمونە ناتۆ وڵاتانی تر یاخود مەترسیەکە یەکەوان لە دەوروبەری رووسیا هێزیان کۆکردێتەوە هێزی بڵین ناتۆ بەتەکید مەترسی هەیە ئۆپراسیۆنێکی سەربازی دەستی پێکردووە ڕۆ وڵاتێک کە دراوسێ لەگەڵ ئەوروپا ڕۆژهەڵاتە لەگەڵ دۆستەکان و لەگەڵ هاوپەیمانەکانی ناتۆ ئەمریکایە یەخۆ مەگەر سەری کێشا بەرەو ڕۆمانیا و بەرەو پۆلۆنیا ئەوانە خۆ بە ئامادەکارییان نابێت تۆ هەر وا حسابی کاگە دوو ماڵی دراوسە شەڕی بێتۆ خۆت ئەگەر ناوبژیش بکەی ئامادەکاریەک هەرەکەی کە تووشی تۆش نەبێ بەڕاستی ئەوش عینی شتەکە کە حەکیم باش بە سەبارەت بۆی کە پۆتین ئەمڕۆ بڵێن هێزی ئەتۆمی وڵاتەکەی ڕاستپاردوو کە ئامادەکاری بکەن ئەو هەر هەڕەشەی یاخود کارگەشتەوە ڕەدعەوە لە عسکەریا پێڵێن ڕەدع مانای چاوترساندن ینی ها من ئەوەشم هەیە ئەگەر بزانم سەرکەوتنەکەم یاخود ئەو ئامانجێکە بۆی هەوڵم بۆە و شەڕم بۆ کردو دەسم ناکەوێت زیاتر عزیەتم بن بەکاریەنە خۆ بۆ چێتی لاخیراوەنی باش بە زۆکرانەکان خۆیان چەکی ئەتۆمیان چکە لەومەوە باس کرد کە هیچ زانیاری دەستیان بەسەر بڵێن ڕووسەکان دەستیان بەسەر بڵێن چەرنۆبیل بڵێ چییە چەرنۆبیل وێزگەیەکی ئەتۆمی سەردەمی سۆڤێتە دەمێکە چۆڵ کراوە ینی هین نەماوە لەوانەیە ئۆکرانیەکان نیازیان هەبوو بە زیینووی کەنەوە یاخود یۆرانۆمی تیابی تێنن بەڵام تا ئێستا هیچ ئاماژەیەک بۆ نییەکە هەرچەنە خۆی پۆتین مەترسیەکی هەیە باسیەکە ئەڵەوە لەوە چەکی ئەتۆمیانە بێ بەس هیچ سەرچاوەیەک پشڕاستی نەکردوێتەوە باش ئەی سپارەت بە وڵاتان بڵێم هەموو سزایان سەپان بەس تورکیاش جۆرێک لە دژایەتی هەیە بۆ داگیرکردنی ئۆکرانیا تورکیا لەبەرچێتی تورکیا پێی خۆش نییە رووسیا بەنسبەت رووسیا و بەحری ئەسود بەحری ڕەش
یەکێکە لەو شوێنە استراتیژیەکانی کە دەستی پێ بگا لێ ناکشێتەوە لەبەرە تورکیا پێی خۆش نییە ئەو هێزی رووسیا بێتە بەحری ئەسوەدەوە. باش بەش کێشەی بۆ دروست ناکە دوای رووسیا لە سووریا لە ڕووی هێزەوە دوای ئەو کاردانەوانە چۆن دەڵێ نازانم ئەو بڵین دەریای ڕەش بە ڕووی کەشی جەنگەکانی رووسیا دادەخێن دەتوانێت ئەوەش بکات تورکیا؟ بەڵێ توانێت. کاکە حەکیم تورکیا لە ناتۆیە لەبەرەوە هەجر و بەڕووبوونەوەیکی لە رووسیا هەبێت ناتۆ لەسەری هەڵایەتە. کێشەی سووریا بەنسبەت تورکیا و رووسیا جیاوازترە. کاتی خۆی کە سووریا هاتووە رووسیا هاتوۆتە ئەم منتیقەیە و ڕێگەی بە تورکایە کە عەفرین داگیر بکات مجرد بۆچی بوو بۆ ئەوەی کە هەرچەندێمە لە بابەتی سەربازی دەرەچین بەڵام جەناب ڕاکێشان بۆینا مجرد بۆ ڕێگەگرتن بوو لە گەیاندنی کوردستان یاخود ڕۆژئاوای کوردستان بەسەر بەحر بەڕاستی ئەوە لە سیاسەتە ئەوە هەیە بەرژەوەندی ئەمان بەستێ بەیەکەوە ئەگەر لە هەندێشتی شایەکتری نەگرینەوە بەڕاستی. باش بەس تێستەکە چوار ڕۆژە کێ لە شەڕەکەی ئۆکرانیا رووسیا قازانجی کردووە کێ زیانی کردووە لە ڕووی سەربازیەوە؟ تا ئێستا دیار نییە سەرەتای شەڕەکەیە بەڵام بەم خوێندنەوەی ئێستا بە قەنەعەتی من و زۆر کەسی کەش لە مەسلحەتی رووسیا ناشکێتەوە شەڕەکە. بۆچی لەبەرچی؟ ئیتر ئەوە تا ئەیبینیت بەسەن کە تۆ لە مەحفەلی دەولیە مەسەن هەموو ئەو حەسار و ئەو هەموو زەخت و فشارە بخەنە سەر چیت پێکرا ئەتۆ بێ بزانانی ڕاستە رووسیا مەسەدەن کۆریای باکوور سین ئەمانە هێزی زلهێزی دنیان بەڵام ئەگەر تۆ سەیری سیستەمی دنیا بکەیت لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەوە زیاتر ئەوروپیەکان و ئەمریکا و کەنەدا و هاوپەیمانەکانیان مەسەیتەرترن ئەمانە نییە ناڵین کاریگەریان نییە بەڵام ئەمان کاریگەرترن لەسەر بەڕێوەبردننی سیستەمی جیهانی. بەس دوای ئەو هێرشەوە دەکا ئەوروپا زیاتر بەرەو ئەمریکا بڕۆ لە ڕووی عسکەریشەوە بڵین نزیک بێتەوە خۆیان لە هاوپەیمانەتیان نزیک بوونەوەیان بۆ چییە؟ خۆیان هاوپەیمانەتی ناتۆ بەس جۆرێک لە خۆجاکردنەوە نەبوو ئەوروپیەکان بیانەوە نەبنە پاشخۆی ئەمریکیەکان. ئەوە سیاست بوو لە سەردەمی ترامپا لەوانەیە ئەو بیرکردنەوەی چکەی هەبوو بێ ساڵەوانێ جۆریشکە بیر بکرێتەوە. باش بەس سەبارەت بە ئەوەی کە زۆر قسەرە سەرەوە دەکرێت جەنگێکی گەورە ڕوودەدا بەڕێز وەکو شارەزایەکی سەربازی پێشبینیەوە دەکەیت؟ ئاخر نازانین مثلا ئایا ئەوانەی کە خۆیان بە هاوپەیمانی رووسیا ئەزانن ئەوانەی کە مەسەن خۆیان بە قەرزاری رووسیا ئەزانن کە لە هەندێک حاڵەتە فریان کەوتون هەندێک دەوڵەتوانێ هەندێک دەوڵەتی شەیە خۆی دژە ئەمریکایە ئایا ئەمانە رووسیا بەکاریان ناهێنێ بۆ ڕێگەگرتن لە کەنداوە مەسەن بۆ گواستنەوەی نەوت بەرەوە ئەمریکا و ئەوروپا و ئەوە ئایا مەسەن لە حاڵەتێکە یەکێک لە گروپەکانی دژ بە ئەمریکا لە سووریا لە شوێنێکی کە گورزێکی وا لە هێزەکانی ئەمریکانیان کە ئەمریکان ناچارکە خۆ لە حربی عالەمی دووە ماگەر جەنابن تابعات کرد بێت لە بێرە هاربرەوە کە یابانیەکان لە جزیرەی بێرە هاربل دەوێ ئوستۆلی نازام چەنەمی ئەمریکیەکان بوو کەوتە بەر هێرشی فڕۆکەکانی یابان و لێ ئەمریکا داخڵی شەڕ بوو. تۆم شتانە پێتەڵم شەڕ مفاجعاتی زۆری تایە. ئێمە هیواداری ئینشەڵا سەر نەکێشەوە پێشبینی دەکەی بۆ بڕوا بۆ نمونە نەک پێشبینی یعنی شتێکە لە شتێکی چاوەڕوان کراوە بەڵێ مەبەستی ڕوونتر ئێستا بۆ نمونە هاوپەیمانەکانی ئەمریکا بڵین رووسیا وەکو چی ئەمە بکە با ئێمە نەچینەوە قوڵایی بابەتە سیاسیانەوە دووش هێزی سەربازی ئێمە تەپلیس شەڕ لێ بین بەڕاستی لێرە تۆزێک لەوانەیە بۆ خەڵک ناخۆش بێوانە بەڵام ئەمانەشتی چاوەڕوان نەکرا لە کوێنەوە ێزانەوتت لە سووریا بۆ نمونە حوسیەکانن بۆ نمونەش خەڵکی کەن کە دژ بە بەرژەوەندی ئەمریکان یاخود لەگەڵ سیاسەتی ئەمریکان نایەنەوە ئەتوانرێت بەسان رووسیا ئیسفادەیان لێ بکات. ئەی چین و ئەوانە هیچ لە ڕووی سەربازی و دوورە ئەوە بیخەرەکاتیش کە قسەی لێکەی قورسیانی پێشبینی نەکراوە نە پێشبینی کراوە من پێتەڵێم بەرەی دژ بە ئەمریکاش هەیە بەڵام لەم حاڵەتی ئێستا لە بەرژەوەندی هیچ کەسێک نییە سەرکێشێ بۆ شەڕی جیهانی و شەڕێکی گەورەتر لەمە. بەس لەوە گەورەتر دەبێ وتت پێشبینی کراوە لەوە گەورەتر بێ جا بمایتەوە یعنی ئەو جەنگی کە خەڵک هیوادارم ئیکتیفا بکەی بۆ جوابێکی ئامیتەوە هەنی پێشبینی کراوە بۆ من نازانم بەڵام هەموو شتێک لە کاتی شەڕ و لە کاتی گرژیە چاوەڕوان کراوە ینی باشە بەس وەکو بۆ ناو ئوکراینە وەکو دوا پرسیاریش دیارە لە ڕوو سەربازیەوە بڵێن کەی دەکەوێت یاخود ئێستا بەرەنگارێکی باشێ ئوکرانیەکە ناتوانیت وەکو پێم وتی شەڕ مفاجعاتە لەوانەیە ئەم شەو رووسیا بتوانێت
کیف بگرێت لەوانەشە 6 مانگی پێ بچێت نازانین تۆ باش جارێ بەرەو چۆوە بەس لە ڕووی ڕوبەری شەوە ئیدارەدانی ئۆکران لە ڕووی سەربازیەوە قورسە ئەو ڕوبەرە بەرفراونە بۆ ڕووسەکان ئەو 200,000 ئەندامی هێز چەکدارەکانی هەیە مەسەن بۆ ئەو ڕوبەرەی ئەو بەڵێ کە گەورەترین وڵاتی ئەوروپای مەسم بۆ ڕووسەکانی شەر قورسە لە ڕووی ڕوبەرەوەی ئیدارەدانی بەتاکید ئیدارەدانی وڵاتی چۆکو ئەوروپا لە ڕووی سەربازی و داگیریکەیت هەروە ئاسان نییە بەڵام خۆتۆ رووسیا ئەگەر بێت ئەو وینەشکە هەموو ئۆکرانیا داگیر ناکات ئەو شتێک هەیە پێڵەن مرکزی سوقل لە عسکەریە ئەو بە دوای مرکزی سوقل ئاگەڕێ مرکزی سوقلی کوێ لە کیفە ئێستا حکوومەتەکەی بەڕاستی بەس ئەو پرشکەمنیز مەتسێک لەسەر کوردستان و عێراق و سووریا ئەوانە نییە هەموو تاسیری لەسەر هەموو دنیا هەیە تەسیرێک لەسەر کوردستان و یا کوردستانی باش و ڕۆژاوە چییە لە ڕوو ئەمنیەکەیەوە دەڵم با سیاسیەکە نەبێ تۆ هین ناکەیت اکتیفا ناکەی بە جوابانەوەکانی من مەترسی هەیە بەتاکید مەترسی هەیە لە باشوورەیان لە ڕۆژاوەیە نازانین لە هەموو جیهانان مەترسی هەیە بەڵام خۆی ئەمە بێدەسەڵاتترین کەسین ئەمە دەوڵەتی میلەتێکی منکوبین هەرچی بەشاکی لێ تووشی ئێمە بێت ئینشاڵڵا ئێمە چاوەڕێ ئەوە ناکەین بەڵام مەترسی لەسەر هەموو جیهانەیە بەڕاستی لەسەر هەموو جیهان بەس بەراورد بە باشوور ڕۆژاوە کامیان زیاترە کوردستان هیچ معلوماتێکم لەسەری نییە و لەوەش زیاتر نامێ بەڕاستی زانیاری و بەبێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ کاک یارێز ئەنوەربەگ شارەزای سەرباز سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز دوای ناوبڕەکە لەگەڵ بەڕێز دکتۆر سەردار عەزیز درێژە بە چاوپێکەوتنەکەمان دەی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز لە بەشی دوم لەگەڵ بەڕێز دکتۆر سەردار عەزیز درێژە بە چاوپێکەوتنەکەمان دەدەین کاک دکتۆر زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا ئەگەر سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەین کە جەنگەکە 4 ڕۆژە دەستی پێکردووە بە دیاریکراوی ڕووسەکان یاخود پۆتین چی دەوێت لەو جەنگە تا ئێستا چی دەستکەوتووە؟ زۆر سپاس بۆ ئێوەش ئەوەی پۆتین ئەوێ ئەوەیە کە ئۆکرانیا بگرێ و ئەو حکوومەتێک کە هەیە لەوێ لای بات و حکوومەتێکدانێک کە سەر بەخۆی بێت باشە بەس ئەوە ئامانجە قورسە تا ئێستا بە دیێنانی لە ڕووی عەسکەریەوە قورسە؟ ئەوەی چاوەڕوان نەکراو بوو ئەوەیە کە سوپای ئۆکرانی هەتا ئێستا ناوەندی بڕیاری و بڵێم بەڕێوەچوونی لەدەست نەداوە توانای بەرگری هەیە و نەڕووخاوە هەموو وڵاتانی بڵێم ناتۆ چاوەڕێ ئەویانە کرد ئەوەندە بەرگە نەکرێ بچێتە قۆناغی پارتیزانیەوە ئینسەرجنسی لانی لەوەی کە ناوەندی نەمێنێت ببێ بە گروپ لە ناو شارەکانە شەڕکە بەڵام هەتا ئێستا وەکو سوپا شەڕەکە ئەمەش کاریگەری
زۆرە لەسەر هەڵوێستی وڵاتان بۆ پشتیوانی و هەڵوێستی رووسیاش لە بەرامبەریە. باشە بەس دکتۆر سەبارەت بە پۆتین هەر ئەوەی دەوێت کە ئۆکرانیا بڵێن داگیری بکات و ڕژێمێکی نزیک لە خۆ یاخود خواستی گەورەتری هەیە پۆتین. ئەوەی ڕوونە لە ئێستادا ئامانجی ئەوەیە کە ئۆکرانیا نەبێتە بەشێک لە ناتۆ و ئەو حکوومەتی لەوێ هەیە ئەو ڕازی نییە بە هەڵس و کەوتیان بە مامەڵەیان بە دید و بۆ چوونیان بە فکریان بۆیە ئەیەوێت ئەو ڕەوتە کە ئەو ئاراستەی کە ئۆکرانیا گرتوێتێ بەر بیوەستێنێ خەڵکێک بێنێتە سەر حکم کە پێش 2014 لەسەر حکم بوون و لە ژێر کێفی رووسیادا بن و قسەش لەسەرەوە کرێکە لەگەڵ بەلەڕووس و رووسیا و ئۆکرانیاس هەرسێکیان یەکێتیەک دروستکەن و ئەوەی پێکەوە بن چکە بەشێک لە پاشخانی فکری ئەوان ئەوەیە کە ئەمسیانە دەبێت پێیەکەوە بن لە مێژوودا بەیەکەوە بوون. ئەمە بڵێم شتێکی زیاتر ئایدۆلۆژیە بەڵام ئەوەی ئێستا سەر لە ڕووی سەربازیە و ئەوێ کیف بگرێ و حکوومەتە لابە حکوومەتێکی کارتۆنی سەر بە خۆی دام. باشە بەس کاکتۆر لەوتە شەڕەکە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا کۆمەڵێک سزایان سەپاندووە سزاکان کاریگەریان هەبووە یاخود رووسیاش هیچ کارتێکی فشاریە غازەکە دەبێتە کارتی فشار لەسەر ئەوروپا دەتوانێت ئەمە بکە؟ غاز دەبێتە کارتی فشار بەڵام بەو ئاستە نییە کە بتوانێت ئاراستەی پرسەکان بگۆڕێ چونکە یعنی ئێستا ئەوروپا ئەوەندە ئەترسێت ینی ناتوانێت بۆ غاز قبولی ئەم دۆخە بکات یعنی ئێستا دۆخەکە لە دۆخی شەڕایە و ینی ئەوان نەک لە ئۆکرانیا بەڵکو لەوە ئەترسن کە مەترسی بکەوێتە سەر وڵاتانی بەلتیق سەر جێگاکانی تر و جۆرێکی دۆخێک بێتە ئاراوە لە ئەوروپا کە تایدا ئەوروپا ناچار بێت جارێکی تر سەرباز بنیات نێت لە دۆخی هاوسەنگی هێزا بێت وەکەوەی کە لە سەردەمی جەنگی ساردا هەبوو ئەوروپیەکان ئەوەیان ناوێ بۆیە ئەیانەوێ لەم شەڕە ئەو دۆخەنێتە ئاراوە. باشە بەس دکتۆر دیارە رووسەکان سەدا چەندی غازی ئەوروپا دابین دەکەن و ئێستا نرخی غازەکەش و غازی شل بەرز بۆتەوە لە ئەوروپا؟ بەڵێ بە ڕێژەی 20% بەرز بووەتەوە بەڵام ئێمە لە کاتێکی تایبەتین لەو پرسا چکە لە هەمووی 1-2 مانگی تر کەش و هەوا ئەگۆڕێت بەشی زۆری غاز بۆ گەرمی ماڵان بەکاردێ ئەگەر بێت و ئەمە درێژە بکێشێ ئەوە لە بەهار لە کۆتایی بەهار ئەوروپیەکان ئەوەندە پێویستیان بە غاز نابێ ئەو غازی هەیە ئەتوانرێت ئەکتیفای بکە بۆیە پرسی غاز ناتوانرێت بکرێتە کارتێک کە ئەوروپا ملکەتکەوە لە ئەوروپا هەمووی نییە ینی ئەوەی کە زیاتر پشتە بەستێت بە غازی رووسی ئەڵمانیایە ئەویش بە بڕی نزیکەی 30 بۆ 40%. باشە بەس ئەو سزانەی کە ئەمریکا ئەوروپا کۆمەڵێک سزیان لە ڕووی ئاسمانی و ئابووری و بانقی و بڵێن بازریان خستۆتە سەر رووسیا وا دەکا ئابووری رووسیا داتە پێت یاخود پاشەکشە بکەن لەو جەنگی کە کردویانە؟ نەخێر ئەم جەنگە مەترسیەکی گەورەی ئەوەیە کە لە ڕاستیە پوتین بە هەموو شێوەیەک نایەوێ بدۆڕێ چونکە پوتین لەوە ئەترسێت کە ئۆکرانیا ببێ بە ئەندامی ناتۆ ئەوە ئەبێتە هۆی لە ناوچوونی رووسیا بەڵام ئەگەر بێت و لە هەوڵیە شکست بێنێ ئەوە دۆخەکە زۆرتر بۆی مەترسیدارە بێ و ئەم لە دۆخەیەکی گۆشەگیری ئاژی ئەو کاتە لە ڕووی بڵێم کەسایەتی و شخصی ئەوە ئەم شکست قبول ناکە بۆیە ئێستا هەبینین هەر لە ئێستاوە دەست بۆ کارتی هەڕەشە و ئەوانەیە بات کە باسی چەکی ئەتۆمی ئۆشتانەیەکە. بەڵێ یعنی ئێستا پۆتین زۆرێک لە گۆشەگیری هەیە بڵێم لەم ڕۆژانەدا خۆی دەمێکە ئەم قسە لەسەرەوە کرێت و بینیمان لە وێنەکانی شا نەک هەر کەسە بیانیەکان
وەکو ماکرۆن و ئەوانی تر، بەڵکو لەگەڵ لاڤرۆڤ و لەگەڵ وەزیرەکانی خۆشیان نایەوێت لە نزیکەوە تێکەڵیان کات. دۆخێکی گۆشەگیری، بەڵام ئەم گۆشەگیریە چەند ئاستێکی دەمێکە پوتین لەگەڵ ئەوانەدان تێکەڵە کە لە ڕووی ئایدۆلۆژی و لە ڕووی فیکری و ئەوانەوە زیاتر کاریگەرن لەسەری، کەمتر لەگەڵ ڕاوێژکارە ئابووری و سەربازی و بڵێم دیپلۆماسیەکانیە تێکەڵە. ئەمە کاریگەری وای ڕووی دنیابینیەوە جۆرێک لە تووڕەیی و هەست بە هەڕەشەکردن و ئەمانەی لا دروست بووە. باشە، بەس دکتۆر لە بڵێن داگیرکردنی ئۆکرانیایە بە تەنیا خۆی بڕیاری داوە پۆتین، یاخود ئەو ماوەی پێشترش کە جۆرێک لە سوکایەتێ بوو بە سەرۆکی کۆمەڵی وڵات لە فەڕەنسا لە ڕاوێژکاری ئەڵمانیا، ئەوە چی بوو؟ ئێستا لە رووسیا کەسی کە بڕیاردەر نییە، تەنیا بڕیاردەر پوتینە، ینی دۆخێکە وایە کە تەنها پوتین بە کوردیەکەی بکوژ و بوڕە. بەڵێ، بەس وەکو بڵێن هاوپەیمانەکانی ئەمریکا و بڵێن ناتۆ ئەوانەوە سەرۆکی ئۆکرانیش قسەی کرد بوو کە بە تەنیا جیانهێشتون، بە تەنیا جیانهێشتون لەو جەنگەی کە ئێستا ڕوبەڕووی وڵاتەکەیان بۆتەوە؟ ئەوروپی و ئەمریکیەکان ئامانجی خۆیان هەیە، ڕووسەکان ئامانجی خۆیان هەیە و ئۆکرانیەکانیش خەونی خۆیان هەیە. ئەمریکی و ئەوروپیەکانیانەوێ ئۆکرانیا وەکو ئەفغانستانی جارانی لێبێ بۆ ڕووسەکان و ببێتە ئەو جێگایی کە ئەوەی بە کوردی ئەڵێن ڕووسدایە لوتی بشکێ بچەقێ، بڵێم چەمکی نێودەوڵەتیە پێڵێن کواگمایر، یان بێتە زەلگاوێک یان زۆنگاوێک کە تایە ڕووسەکان بچەقن و دوایی پاش ناچار بن شکست بیانن یا پاشەکشێ بکەن. ئەمە لایەکی تری ئەوەیە کە تووشی شەڕێکی درێژخایەنیان کە نەزیفکەن. ئیتر ئایا پوتین لە دەسەڵات لاچێ یا لە ناوەوە رووسیاوە هاالێ بکەن کە هێزی فشار زیاتر لەسەر حکوومەت دروست بێت، چ لەوەی خەڵک برسیە بێ یا دۆخ بەهای ڕۆبڵ دابەزێ گرانی ئەبێ یان تونندوتیژی حکوومەت جیاگا بینین. بەرەی دژە شەڕ بەهێزە لە ناو رووسیا، هەموو ڕۆژێک لە هەموو شارەکان بەرەی دژە شەڕ هەیە، تا ئێستا زیاتر لە 3000 کەس دەستگیر کراون لە بەرەی دژە شەڕە. ئەمانە هەموو ئەوروپیەکان و ئەمریکەکان وایە بینن کارتی فشارن لەسەر پوتین بەوەی کە لە 2024 دەسەڵاتی کاتی حکومداری ئەو تەواوە بێ، ئایا دوای ئەوە ئەتوانێت ببێتەوە سەرۆکیان نابێ. ئەمانە هەموو ئەو پرسانن بڵێم مامەڵەی لەگەڵاکرێ بیری لێکرێتەوە ئیشی لەسەرێک. باشە، بەس دکتۆر وەکو ئەو پەیمانەکانی رووسیا ئێستا کێن بێدەنگن لەو بێدەنگیان هەڵبژاردووە لەوەی کە لە ئۆکرانیا دەگوزارێت، چونکە بڵێن ئەو بەرەی دژەیەتی بەردەوام سزا هەیە لەسەر رووسیا، هاوکاری هەیە بەڵام بۆ سەربازی هەیە بۆ ئۆکرانیا. ئەی هاوپەیمانەکانی رووسیا پێ دوایە هیچ بکەن بۆ رووسیا؟ رووسیا یەک هاوپەیمانی نزیکیش بە لە رووسیا هەموو شتێکی کردووە بۆ رووسیا، ڕێگەی پێداوە هێزی سەربازی بێت، ڕێگەی پێداوە لێەوە هێرش بکرێتە سەر ئۆکرانیا، ڕێگەی پێداوە لێەوە ڕۆکێت بتەقێنرێ بۆ ئۆکرانیا. ئەوانی تر ئەوەی کە پێوترێ بەرەیەک ئەوانی کە نەیاری ڕۆژ سیستەمی ڕۆژئاوان هێشتا وەکو بەرەیەکی وەها نین کە بچنە شەڕەوە یا پشتیوانی رووسیا بکەن لەو پرۆسەیە، چکە ئەمەی رووسیا کردوێتی پێشێلکاری سەروەری وڵاتێکی ترە. ئەگەر ئەمە ببێتە نەریت لە دنیا، ئەوە هەموو بەهێزەکان ئەتوانن پێشێلکاری یان هێرشکەنە سەر لاوازەکان. ئەگەر ئێمە بچین ئەو دۆخەوە ئەوە دنیا پشێویتی بێتە جێگایەکی وەکو جەنگەڵ. باش، بەس بەرەزت بە دووری دەزانی ئەوان کاردانەوەیان هەبێ، یان ئێستا بەس وتت بەس بیلاروسیا و پەیمانی ڕووسەکانە ئەی چینیەکان یاخود لایانی تر؟ چینیەکان هاوپەیمان نین، چینیەکان لە بەرەیەک دەهن کە هادژمنێکی هاوبەشیان هەیە، بەڵام چین و ڕووس مێژوویەکی
ئالۆزیان هەیە و هیچ کامیان نایانەوێت پشت بە ئەوی تریان بەسن بینیمان لە ئەنجومەنی یاسایش چینیەکان پشتگیری ڕووسەکانیان نەکرد بێلایەن بوون دیارە ئەمریکەکانشیان پێ خۆش نیە بەڵام ئەو ڕەفتاری ڕووسەکانش پێخۆن هەندێک وا لێکێدنەوە کە چینیەکان ئەمە بڵێم مراقبەی ئەمە بەوردیەکەن بۆەوەی بزانن کۆمەلگانی نێودەوڵەتی چییە کە ئەگەر بێت و ئەوانیش هێرشکردنە سەر تایوان بەڵام من وای نابینم چکە ئابووریان جیاوازەوە دۆخیان جیاوازە چین لە هەڵکشانایە لە بەهێزبوونایە پێویستی بەوە نییە دۆخێکی ئالۆز بۆ خۆی دروستکە کە ڕێگری لێ بکرێت و ئەگەر بێت و ئاڵۆقە بخرێتە سەر چین بەو شێوەیە کە خراوەتە سەر رووسیا ئەوە دۆخی چین لە ناوە زۆر ئالۆستر و خراپترە بێ بۆیە ئەم زلهێزانە نابنە هاوپەیمان بەو جۆرەی کە بچنە بەرەیەکە و شەڕکن بەڵام هاوکاری یەکتریەکەن بۆ بەرژەوەندی هاوبەشی یەکتری باشە بە سەبارەت بە تەداخل نەکردنی ئەمریکا و بڵێن ناتۆش پاساوی ئەویان هەیە کە ئۆکرانیان دامی ناتۆ نیە بەس بۆچی پێشتر لە سووریا لە لیبیا لە شوێنی تر دەستێوەدانی سەربازیان کردووە پەیوەندی بە چیەوەیە کە ئێستا وەکو بە سەربازێکیش بەشدار نین لەم جەنگە ئەنێشت هەیە ینی واقعیە یەکەم بەشداریکردنی وڵاتانی وەکو ئەمریکا و ئەوان لەم شەڕا ئەوە شەڕەکە ئەبێتە شەڕی زلهێز ئەم زلهێزانە خاونچەکی ئەتۆمین و ئەمە لایەکی تری لە ئەمریکا دۆخەکە تەواو گۆڕاوە ئەمریکا نەک لە رووسیا یا لە ئۆکرانیا لە هیچ کوێ جارێکی تر بە ئاسانی سەربازی خۆی نانێرێ بۆ شەڕ ئەو قۆناغە تێپەڕی کە ئەمریکەکان بیانەوێ بڵێم سەربازەکانیان بنێرن بۆ شوێنێکی تر خوێن بڕێژن پارە سەرفکەن ئەو هەم خوێن و هەم پارە بڵێم گەشتوەتە کۆتایی ئەبینین ئێستا ینی پشتگیریەکی تەواو هەیە بۆ ئۆکرانیا بەڵام بە هیچ شێوەیەک ئامادە نین ئەو هەنگاوە بنێن چکە خەڵکی ئەمریکی پێ باش نییە دەسەڵاتی ئەمریکی پێی باش نییە و ئەمریکا لە ناوە پەرتە بەشێکی هێزی زۆر هەن لە ئەمریکا پشتیوانی رووسیان بە تایبەتی لە ئەو هەندێک باڵی نزیک یا بەشێک لە کۆمارەکان بە ئاشکرا پشتیوانی پوتین و ئەو جۆرە ڕهێزانن ینی ئەمریکا وەکو جاران نییە بە ئاسانی بتوانێت ببێتە یەک بەرە یا یەک دیدی هەبێت و سەردەمی ئەوە تێپەڕی کە بیەوێ شەڕکە یان دەستوەردانکە لە وڵاتێکی تر یان دەیان هەزار سەربازی خۆی بنێری بووان ڕەنگە لە دەستوەردانی بۆ ناتۆ بەشێک لە بڕگەیەک هەیە لە ناتۆ هێرشکردن بۆ سەر وڵاتێکی ناتۆ هێرشە بۆ سەر هەموو وڵاتانی ناتۆ ئەو کاتە وەکو ناتۆ ئەمریکا بەشێک بێ لەو ململانەیە بەڵام ئەوەی خۆی ئامانجی ئەوە بێ ئەو بە تەنیا ئەو بکات وەکەوەی لە سەردەمی هاتنی بۆ عێراق و ئەفغانستان دوای 11 سپتەمبەر کردی ئەو قۆناغە تێپەڕی باشە بەس بەرز ئەوەی کە خوێندنەوەت بۆ هەیە شارەکە لەوە گەورەتر نابێ هەرتەنە رووسیا و ئۆکرانیا سنوورەکەی بەرفراوانتر نابێ پێ دوای کۆتایی دێ لەو سنوورەدا ئێمە نازانین شەڕەکە بەرەو کوێ ئەچێت ئایا رووسەکان ئێستا دۆخەکە کەمێک گۆڕاوە رووسەکان دۆخیان سەخت بووە بە تایبەتی ئەو بڕیارەی تورکیا لە چەند کاتژمێری پێشوە ئەگەر بێت و ئەو تەنگەبەری وەسڕۆز داخات و هەروەها ئێمە هەست دەکەین کە گوێگرتن هەیە لە کرملینەوە بۆ ئۆکرانیەکان چکە پێشتر کە زلنسکی هەوڵیدا تەلەفۆنکە بۆ پوتین بە هیچ شێوەیەک ئامادە نەبوو وەڵامی بداتەوە ئێستا وەڵا ئامادەبوونیان بۆ دانیشتن لە نزیک سنووری بەلەڕوس ینی جۆرێکە لە دانپیانان ئامادەیە بۆ دانوستان ڕەنگە پیاداچوونەوە هەبێت بە ئەوەی کە ئەمە شەڕێکی ئاسان نییە ئەم شەڕە ئاسان نییە بۆ ڕووسەکان چونکە ڕووسەکان بەوە فێرن کە وێرانکاری بکەن بۆ ئەوەی سەرکەون لێرە ناتوانن وێرانکاری بکەن چونکە ئەیانەوێ ئەم وڵاتە بەڕێوە بەرن ئەم وڵاتە بکەنە بەشێک لە خۆیان جا لەما کە ناتوانن وێرانکاری بکەن ناتوانن سەرکەون کە نەتوانن سەرکەون ئەوە دۆخەکە بە ئاراستەیەکی تر ئاڕوە باشە بەس وەکو وتت پۆتین تا ئێستا نیە پەیوەندی تەلەفۆنی ئەنجامدا لەگەڵ سەرۆکی ئۆکرانیا هۆکارەکەی چیە خۆی پێ
گەورەتر نزانێت لەوە ئێستا قسە لەسەرەوە هەیە کە هەردوو لا دانیشن بۆ دانوستان لە نزیک سنووری بە لە رووسیا. باشە بە سەبارەت بە تورکیا دەتوانێت ئمە بکات دەریای ڕەش بڵێن ئەو سنوورە بەڕووی کەشی جەنگی رووسی دابخات دوایی هەڵوێستی رووسەکان تو ناوێ بەرامبەر تورکیا؟ تورکیا هەڵوێستی گۆڕی لە چەند کاتژمێری پێشووە بەوەی ئەوەی لە ئۆکرانیا ڕوئەدا بە شەڕ ناوی برد کاتێک بە شەڕ پۆلێنی کرد ئەوە بەپێی ڕێکەوتنی مۆنترۆ مافی هەیە کە لە کاتی شەڕە ڕێگە نەدا کەشتی جەنگی بەو دەردەنێڵا تێپەڕێ یا بۆسفۆرەسە تێپەڕێ. رووسەکان ئەمڕۆ ئازانم چاوشۆغلو لەگەڵ لاڤرۆڤ قسەی کردو ئەمان وای بڵێم دەریە بڕن کە وەکو کارتێکی فشار بۆ وەستانی شەڕەکە بەکارێنن. ینی پێشتر ڕوون بوو کە تورکیا ئەوێ لەگەڵ ئۆکرانیاش و لەگەڵ لەگەڵ رووسیاشە پەیوەندی نزیکی هەبێ ئەمە ئاسان نییە ئەم پەیوەندیە و دوێنێش زێلەنسکی لەگەڵ ئەردۆگانە قسێکرد سوپاسی کرد بەوەی کە هەڵوێستی و داوای کرد ئەم هەنگاوە هێشتا ڕوون نییە ئایا پەرچەکردداری رووسەکان چۆنە بێت ئایا ئەمە تەنیا قسەیە بە کردار ئەبێ یان رووسەکان پێویستیان بەو دەواازەیە ئەبێت ئەوان ڕێگری لێ ئەەکەن ئێمە هێشتا ئێمە ژمێرە سەرەتاکانی ئەم قۆنا دکتۆر چوارخولەکێکمانەوە بە کوردستان پرسیارێکتر سەبارەت بە کاریگەریەکانی هیچ کاریگەرێکی بە لەسەر هەرێمی کوردستان چونکە سەبارەت بە بازرگانی ئۆکرانیەکان دەڵێن بازرگانی گەنم هەیە ئەندۆمی هەیە ڕەشوڵاخ هەیە زەیتی گوڵە بە ڕۆژەیە بەڵام لەگەڵ رووسەکان کۆمپانیای گازپرۆمی رووسی لە سنووری پارێزگای سلێمانی و دارایی گەرمیانە بۆری نەوتی بڵێن ڕوز نەفت هەیە کە لە سەدا شەستی ئەوە کاریگەری دەبێت لە سەرەرێم ئەو جەنگە؟ ئەمە لە ئێستا کاریگەری ڕاستە و خۆ ڕەنگە کەم بێ بەڵام ئەگەر شەڕەکە درێژ کێشێ یان ئەوەی کێبراوە بێ چۆن لایەنەکان لە شەڕ دێن دەرەوە ئەو کاتە کاریگەریە بێ ئایا رووسەکان دوای ئەمە لە بڵێم لە ڕۆژەڵاتی ناوەڕاست چیەکەن هەڵوێستیان چۆنە بێ بۆ نمونە ئەگەر پەیوەندی تورکیا و رووسیا تێکچێت کاریگەریە بێ لەسەر ناوچەکە ئەگەری زۆر هەیە بۆیە لە ئێستا لە ڕاستیە تەنها ئەتوانریت ینی قسە لەسەر ڕۆژ و دوو ڕۆژکەی بەڵام لەوەی کە ئاسبینێ تورکەکان هەڵوێستیان چیە بێ لەگەڵ رووسەکانە پەیوەندیان تێکچێ ئەوە دۆخەکە چی لێ دێت چکە ئەوە کاریگەریە بێ لەسەر باکوور و ڕۆژاوا و باشووریش بەس کاریگەریەکە باش دەبێت پێ دوایان خراپە بۆ سەبارەت بە کورد خۆی تورکەکان لەم دۆخە دوو قوتابخانی لێکدانەوە هەیە لەوەیکیان لەوەیە کە ڕەنگە تورکەکان گەڕێنەوە بۆ ناو ناتۆ بەوەی کە ئێستا ناتۆ یەکگرتووە و دژمنی هەیە و مەترسی لەسرە و ئەگەر رووسەکان ببنە مەترسی ئەوە تورکیا پێویستی بە ناتۆ بگەڕێتەوە. قوتابخانی دووەمەوەیە کە ئەم دەسەڵاتدارە ئیسلامیانی تورکیا لە قۆناغی پاش ناتوان بە دوای ئەوە ئەگەڕێن کە پەیوەندیەکانیان فراوان بکەن پشت بە یەک لە نەبەستن و ئێمە بڵێم ئەوانەی ئاگداری سیستەمی یان ئەو هێزە ئیسلامیانن لە تورکیا ئازانن کە ئەمان ڕۆژاوا وەهادانێن کە دۆست نییە بەش بەڵکو بەشێکە لە پەیوەندیەکانە بێ پەیوەندیەکانیان لەگەڵ رووسیا و لەگەڵ چین و لەگەڵ وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاست و وڵات شوێنەکانی ترە بەرفراوانکەن بۆیە ینی چاوەڕوان ناکرێ بە ئاسانی تورکیا هەڵوێستی بگۆڕێت و بێتەوە بەرەی ناتۆ ڕەنگە بە دوای ئەوە بگەڕێ بزانێ دەرفەتی چییە لەما لەوەی کە ئاياتوانێ هەمان شێوە هەڵس و کەوتی رووسەکان کە یان لەوەی دۆخی نێودەوڵەتی ڕەنگە دەرفەتی پێنەدا بەڵام وەها دەرەکەوێت ئێستا کە رووسەکان زیاتر نەیاری ئەمریکان ناتوانن بە ئاسانی بەرەی ترکەنەوە ڕەنگە ئەمە لە سووریا بە قازانجی کورد بشکێتەوە بەوەی کە ئەگەر بێت و رووسەکان لاواز بن و ئەمریکیەکان نایانەوێت رووسەکان بەهێز بن ئەوە ئەبێ
لەگەڵ کوردەکانە پەیوەندێکیان درێژە پێ بدەن. باشە زۆر بە کورتی غازی کوردستان هیچی بەسەردێت لەو ململانێنە کە ئێستاش بڕیارێکی دەرچوو بەنەوت سەبارەت بەنەوت سوپاس دەکەم. غازی ئەمە ینی تا چەند ساڵی داهاتوش هەر بەشی ناوخۆ ناکات تا ئەوەی بچێتە بازاڕ و ببێتە ڕکەبەری غازی تورکیوانە و گازپرۆم و ڕۆز نەفتیش کە دوو کۆمپانیان ئەو رووسین هەردووکیان کاریگەرن لە کوردستان بەبێ ڕەزامەندیەوان هەنگاو نانرێ بۆیە لە ئێستا یا لە ساڵی داهاتوو ئەوە هیچ مەترسی هیچ کاریگەریکی نییە. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕست دکتۆر سەردار عەزیز سوپاسی ئامادەبوون دەکەم زۆر سوپاس بۆ ئەوی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.